سڵاو ڕێز حرمەت بۆ هەموو لایەک ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەم شەویش لایفێکی کورد واتە کورتە لایفێک مەبێت لە بەرامبەر کۆمەڵی قسە و باسە یا لە بەرامبەر قسەیەکە کە پارتی کردوویەتی هیوادارم بە ئەمە کۆپی بکەم ئەمە ئاوا بەرم بۆ ئەم جەماعەت و ئەملا ئەولایە ئێستا کاگارام ئەحمەد لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستە ئەبێت بۆ کۆمەڵی قسە و باس کۆمەڵی حەقایق بەڕاستی بڕە باوکم بڕە هەموو شێتەواوە ئەگە بەخێر بێن سەر چاوەکانی ئارام ئەحمەد هاتن بەخێر بێن سەر چاوەکانم یاخوا بەخێر بێن سەر ڕۆح سەر دڵ ئەرە وەڵا ئەرێ هەموو شتێ باشە کوڕەکان بەڕێی ئێوە هەموو شتێ باشە بەخێر بێن سەر چاوەکانی من ئابا کوڕەکان تۆزێکیش لە بەزمەکەی خۆم ئەرێ کاکە نیوەی کورد فێری ئەمە بوو نیوەی کورد بڕواتانە بێ قوربانی ئێوەم یاخوا بەخێر بێن سەر چاوەکانماتن جاوا لەبەر ئێوە فیشکەی لێ نایەنم ئاوا بەهین عەدە ساز ناسکانەی خۆم وەگینا گەر خۆم بەمەزانی چۆنە دراوسەکەم گوێ لێ ناناوایش نی هۆڕێکلامی بۆکەم عەزیزان پەیامێکم هەیە ئەم شەو بە تایبەتی بۆ بنەماڵەی بازانی لە دوای ئەوەش بۆ سەرانی یەشێتی باشە بەڵام ئەم قسەیە کە ئەمڕۆ بڵاو بۆتەوە کە پارتی هەڕەشاکە ئەمەوێ وەڵامێکی عاجل وەڵامێکی محتەرەمانە وەڵامێکی جدی بدەمەوە بەو قسە پڕۆپوچانەی کە ئەمڕۆ پارتی کردوێتی قسەکەیش ئەوەیە کاڵێ هەر کەسێ دژی قەوارەی هەرێم قسە بکە ئەیلینە دادگا برا دز ئازا بۆ خاوەن ماڵی گرت ئەمە ڕێک وایە ئێوە ئێمەیەنە دادگا ئەخر کام دادگا پارتی و بنەماڵەی بازانی زەحمەت نەبێ دادگای دزەکان ئەو دادگایی کە سەدر عوسمانی ترۆر کرد یا ئەوەی گەرمیان کە کاوە گەرمیانی ترۆر کرد کامەیانە کامەتە ئەم دادگایە زەحمەت نەبێ ئێمە ئاگامە لێ نیە ئەم شەو ئەمەوێ دوو-سێ دەقیقەی ترکە بەڕێزان کۆبوونەوە وەڵام بدەمەوە بۆ قسە قۆڕەی کە ئەمڕۆ پارتی کردوێتی با هەموو بەڕێستان کۆ ببنەوە زۆر درێژیشی ناکەمەوە ها بەڕاستی مەگەیتر بۆم بێت وەکو برجی بۆلوان کە بۆم بێتەوەیان من نازانم بەڕاستی ئەوە قسانکەم عەزیزانی ئارام ئەحمەد هەندێکشت ئەبیستم من ئەگەر وەڵام نەدەمەوە بەڕاستی ئینسان دڵی ئەتاقێت طەبعاً کاتێک کە پارتی ئەم قسەیەکە بزانین ئایا چێ دژی قەوارەی هەرێم و هەرێمی کوردستانە پارتی و بنەماڵەی بازانی هێندە ناشرین بووە ئەوێ خۆی لە ژێر قەوارە و ناوی هەرێم ئابشارێتەوە ئەم قسەی کە کاتێ پارتی ئەیکا واتە هەر کەسێ دژایەتی پارتی و بنەماڵەی بازانیکە ئەیین بە دادگا بەڵام لە ژێر ناوی قەوارەی هەرێمە ئەمەیە ئەسڵی مۆزوعەکە بەڕاستی واتە گرێکەی پارتی ئەوەیە ئەوێ لەم ڕێگەیەوە ڕەخنەکانی ئێمە کاڵکاتەوە و بێوێ دەمی ئەو خەڵکانە ببەسێ کە پارتی و سیاسەتی پارتی و ئەمەیان قوبوڵ نییە کە چەند ساڵە لەو دەڤەرەیە وجودی هەیە ئێوە بەکار و کردەوە بەو هەموو خیانەتی کە کردوتانە بەو دزی و گزی و فزیەتان ئەو چوارچێوەیە یا ئەو ناوەی کە ناوی کوردایەتی بوو ئێوە بە درێژایی 70-80 ساڵی ڕابردوو داتان ماڵی لە هەموو ماناکانی خۆی باشە کوردایەتی و ماناکانی کورداییتان کرد بە گاڵتەجار ئەم ناوەتان بە دەردێک بردووە خەڵکی ئێسا لەم پەڕی ئەو پەڕی کوردستانەوە بە کوردایەتی ڕابێرێت بە سرودی عێڕەقیب ڕابێرێت چێ وای کرد زەحمەت نەبێ ئێوە واتان کرد ئەوە ئێوە بوون بە درێژایی 80 ساڵی ڕابردوو کوردایەتی و ناوی کوردایەتان وا ڕسوا کرد ئەم 33 ساڵە ئینسان کە وەختێ باسی کوردایەتیەکە خەڵک پێ پێکەنێت خەڵک گاڵتە پێکە ئەوە ئێوەن ئەم هەرێمی کوردستانە کە 33 ساڵە هەیە بەو دەردە بردووە کە ئێستا ئاوا چووک و چروک و ڕەزیلتان کردووە لە واقع ئێوە لەژێر ناوی کوردایەتیە کوردتان فرۆشت لەژێر ناوی نیشتیمانە نیشتیمانتان بست بە بستی خاکەکەیتان فرۆشت لەژێر ناوی شەرەف و ئابڕووە گەست شەرەف و ئابڕووی ئەمڵۆتان فرۆشت ئێوە کارێکتان کردووە تاچی کورد لە داخی ئێوە وەک دوو پشک بەخۆیەوە بدا لە ڕاستیە
هەشتا ساڵی ڕەبەقە لە ژێرناوی کورد و کوردستان و ڕزگاریدا کورد تاڵانەکەن، دزی ئەکەن، ئەی فرۆشن وێرانی ئەکەن، مامەڵەی پێوە ئەکەن، گیرفانی پێپڕەکەن. ئێوە هەتا ئەوەندە بێویژدان و بێئینساف بوون، هەڵەبجەیشتان فرۆشت، ئەنفالەکانتان فرۆشت، هەموو شتان فرۆشت لە پێناوی پارەکانی ناو گیرفانتانە. ئەوە ئێوە بوون لەگەڵ حورمەتما بۆ ئەو بەڕێزانەی کە گویان لێمە ئەم نیشتیمانی دایکەتان پاڵ خست بۆ لەشکری داگیرکەران کە هەر کەسێک ئێوە بێ لێی بپەڕێ بەڕاستی. کەچی ئێشتا ئێوەیەن ئەتانوێ خەڵک دادگایکەن؟ من نازانم ئێوە چۆن لە ڕووتان نییە بەڕاستی. وەکو چۆن کوردایەتیتان لە بەرچاو خستین، ئاواش بەکار و کردەوەی چەپەڵەکەتان هەرێمتان لە بەرچاوی هەموو کورد خستووە. جاخۆ مەگەر هەموو هەرێمی کوردستان خۆکەی دادگایکن کاکە، هەمووی دشتانە بەڕاستی. هەموو کورد ئەبێ بزانێ بوونی هەرێم بەرهەمی پەلاماری حیزبی بەعز بوو بۆ سەرکوێک، واتە کوێتی داگیر کرد وە شەڕی خلیجی بەدوا پێ ئەڵێن و هاتنی ئەمریکا هاوپەیمانەکانی بۆ ناوچەکە. ئەمە بەڕاستی بەرهەمی هێنا. دەنا ئێوەی سڕ و سوال کرد 1000 دانە ساڵی ڕەبەق کوێرەدەیەکتان پێ داگیر ناکرا کە تێیدا ببن بە کوێخەی گوندێکیش بەڕاستی. باشە ئەمە هەندێک بوو، واتە هەندێک بوو ناوچەیی کە ئەبوو کورد ئیسیفادەی لێ بکە و خۆی بکە بە کیانێکی یەکگرتوو منەظەم و خاوەن هێز. ئەمە دەرفەتێکی زۆر باش و مێژووی خوڵقان کە ئەکرا گەلەکەمان لەژێر ئاواکەیدا بحەسایەتەوە و هەناسەیەکی ڕەحەتی هەڵکێشایە و ئەو ئینسان بوونەی کە بەعزێکی شکان بوو ئێوە ئەوەندەی کە تێکتان نەشکاندایە و ئەوە سەر لە نوێ ببوونایەتەوە بەمڕووبوودا بە ئینسانیشی کوردی. هەرێمێ کە ئێمە ئەمانش بێتە ناوچەیەک نەک هەر خەڵکەکەی بەڵکو خەڵکی بەشەکانی تری کوردستان شانازیان پێوە کردایە. هەرێمێ کە هەر تاشێک بویستایە گیان و ژیانی خۆی لە پێناو ببەخشیایە هێندەی خۆش بویستایە بەڕاستی. نەگوەکو ئێستا خەڵک لە داخی ئێوە ئاوات بە مەرجی ئەخوازێ بەس دەسەڵاتی ئێوە کۆتایی پێبێ لە باشووری کوردستانە، بەڵام ئێوە بەداخەوە هەرێمتان فرۆشت، ئێوە هەڕاشتان کە بەڕاستی. بۆیە ئازیزان خەڵکی وڵاتێکی معەیەن کە دیکتاتۆر حکمیانەکە کە ئیستبداتەیە کە ئەچەوسێنەوە یەن شۆڕشەکەن، حیزب دروستەکەن، گروپ دروستەکەن، ڕاپەڕینەکەن، خۆ دژی وڵاتەکەی خۆیان نایکەن. ئەوان لە پێناوی وڵاتەکەیانە، لە پێناوی خەڵکەکەیانە، لە پێناوی ئازادیە، لە پێناوی ئەوەی کە سفرەیە کە بێ بۆ خەڵک نانی تیا بخوا یەن شۆڕش ئەکەن تا دیکتاتۆر بخەنە چاڵە زیندە بە چاڵیکەن. لەبەرەوەیە ئێمە خەڵکی کوردستان دژی هەرێم نین کە وڵاتی خۆمانە بەڕاستی. ئێمە دژی ئێوەی دز و جەردە و مافیاین. ئێمە هەرێمیشی کوردستانمانەیە بەبێ ئێوە، بێ هەناسەی پیس و نەخۆش و تاگرتووی ئێوە. ئێمە وەک ئێوە بێژی نین سانتیمەتری وڵاتی خۆمان بفرۆشین. دەمانەوێت ئێوەی خاکفرۆش، ئێوەی کوردفرۆش، ئێوەی نیشتیمان فرۆش نەمێنن لە دەسەڵاتە. خەڵکی کوردستان هێندەی ژن و پیاوی شەرافەتمەند هەیە کە بتوانێت ئەم هەرێمە لە دەستی ئێوە دەربێنێ و خۆی حکمڕانی تیا بکە بەڕاستی. قرار نییە ئەم هەرێمە مانایە بێ هەتا ئێوە بیدۆشن. کاتێک کە ئێمە ئەڵێن ئێوە دزن، جەردەن، خراپن، دیکتاتۆرن، فاشستن، ئەوە ئێوە دژی هەرێمن. نەخێر، لە ژێر ناوی هەرێمە خۆتان مەشارنەوە زەحمە نەبێ. خەڵک لە دژی ئێوە دژی هەرێمەکەیشە. باشە ئەمە حەقەتەکەیە. ئێوە 33 ساڵ تێیە پەڕێ چیتان نەکردووە لەم هەرێمە زەحمە نەبێ. 3 شارتان بەدەستەوە بووە هەشتان کردووە بە گوند، وڵاتان پارچە کرد، بنەماڵە، خێزان، کەسوکار هەمووتان لەبەر یەک هەڵوەشان. ڕۆحی کوردبوون، ڕۆحی نیشتیمان پەروەریتان لە ناخی تاک بە تاچی کورددا کوشت. ئێوە وڵاتێکتان تاڵان کردووە. ژێرخان و سەرخانی ئەم نیشتیمانە ئێوەی دز و خائین لە ناوتان بێت بەڕاستی لە پێناوی جیرفانی خۆتانە. هەزاران پیاوی پوت و چاوچنۆک و ژنی سۆزانیتان لە خۆتان کۆ کردەوە. ئەوەی کە لێتان نزیک بووە ئەتان کرد بە دز و جەردەوەکو خۆتان. دەسەڵاتەکەی ئێوە 33 ساڵە جێگای یەک پیاوی شەریف و محتەرەم، یەک ژنی شەریفی تیانە بۆتەوە. باش ئەو ڕاستیە بزانن. ئێوە هەزاران خەڵم بەدەستان بە پارە خوێڕی و بێهەڵوێست و سووک کرد لە واقع. باشە هەزاران ڕۆژنامەنووسی پیاو ژنتان بۆ پارە چەمانەوە ڕوودتان کردنەوە لە هەموو بەهایەشی ئینسانی، لە هەموو بەهایەشی کوردبوون بەڕاستی.
پاکتان کردنەوە لە کەرامەت لە حەقیقەتە لە پێناوی پەڕۆ لە پێناوی کۆمەڵە مەواسعە باشە ئێوە ئەو مەخلوقە پیسانە بوون کە کەسایەتی تاشی کوردیتان نەک بینا نەکرد بە ڕۆحی کوردانە بەڵکو پارچە پارچە و وێرانتان کرد کردتان بە مەخلوقێکی چاوچنۆک بوودەڵە ترسنۆک هیچ لەبارە نەبوو ئەمە حەقیقەتەکەیەکی ئێوە بەرامبەر بە گەلی ئێمە کردوتانم هەر یەک لە ئێوە ئەبێت دادگایی کرێ لەسەر 33 ساڵ حکومڕانیتان کە تەنها دزیتان تاڵانتان کرد کوشتان بەڕاستی ئەوە ڕاستیکێتی ئەوە ئێوە بوون شاشەکانتان پڕ کرد لە لەشفرۆش تا شەوانە ژووری نووسەکانتان پڕ بێ لە ئاخ و ئۆف و لە ڕابواردن خەڵکتان فێری چەندبازی کرد برا خۆی ئەکوژێ لە پێناوی پارەیە ئێوە متمانتان لە بینی تاک بە تاکی ئەو کۆمەلگای ئێمەیە کوش بەڕاستی ئێوە خۆشەویستیتان نێشت ئەوینداریتان سووک و ڕسوا کرد کارێکتان کردووە خەڵک تەنها بۆ پارە و بەرژەوەندی تایبەت یەکیان بوێ نەک حتا هاوخێنشتان نێش ئێوە بەڕاستی ئەمە واقعەتی ئێوە واتان کرد هەموو تاکی ئێمە لە باشووری کوردستان لە ئەوروپاشا ڕقیان لە یەکتر بێ هەموویان چاو بۆ یەکتر هەڵکەنن ئەمە ئێوە هەمووتان واتان لێ کرد باشم واتان کرد تاکی کوردی کاتێکە لە تیکتۆک و لە فڵان و فیسار و ئەوانە سوکایەتی بە خەڵکەکە وە شانازیکە بە شکاندنی کەرامەتی بەرامبەرەکەیەوە شانازیکە بەوەی کە چۆن بەرامبەرەکەی ئازارەدا چۆن بەرامبەرەکەی سوک و بێحورمەت دەکات ئێوە ئەمەتان هێنا بۆ کۆمەلگای ئێمە ئەمانە ڕاستینە ئێوە بەڕاستی ئێوە جوێندان و سوکایەتیتان کرد بەچی کردتان بە کەلتورێکی باو خەڵکتان فێری درۆ کرد لە ڕاستیە ئەمە کرۆکی ئێوە بوو پاتی و بنەماڵی بازانی وێشێتی باشە واتان کرد نێر سواری نێر بێ باشە بەلاتانەوە ئاسایی بێ کردتان بە گەیخانە ئەو وڵاتە باشە ژن و پیا و یەکتر ئێنە بەشەق و ڕیکۆرد یەکەن و بڵاو یەکەنەوە بۆ ئەوەی کە خێزان و بنەماڵەکان و هەموو شتێک سوکەن و هیچ حرمەتێکی بۆ نەهێڵمەوە ئەوە ئێوە واتان کرد لە ڕاستیە باشە ملیۆن کۆد لە داخی ئێوە زێدی خۆی بەجێهێشت ئاوارەی ئەوروپا و ئەمڵات و ئەو وڵات بوو ئەمە ڕاستیەکانە 33 ساڵە چیتان کردو بۆ ئەم هەرێمە بۆ ئەم میلەتە زەحمە نەبێ تا ئەم فشە بکەنەوە هەرێمێ کرابێتە مریشکێکی خوێڕی هێلکە ئاڵتوونیەکەی بۆ خۆتان بێ ڕێقنەکەی بۆ ئێمە قیمەتی چییە ئەبێ ئێمە بۆچی دژی نەبین بەڕاستی ئەوەی سامانی هەرێمی دزی خۆتان بوون ئەوەی دژی قوارەی هەرێم بوو هەر خۆتان بوون ئەوەی هەرێم و کوردی فرۆش هەر خۆتان بوون ئەوەی ئابڕووی ئەم گەلەی فرۆش هەر ئێوە خۆتان بوون لە ڕاستیە کەس دەستی نەگرتە بوون 33 ساڵە شتێکتان بۆ ئەو گەلە بۆ ئەو خەڵکە بکردایە خەڵکی خەڵکی کوردستان و ئێمە و ئارام ئەحمەدەکان ڕقیان لە هەرێم نییە ڕقیان لە ئێوەیە لە ڕاستیە ئەوە ئێوەن هەرێمتان ئەمەندە ناشین کردووە خەڵکی بۆیە دژێتی خەڵکی هەرێمی کوردستانی ئەوێ بەبێ ئێوە ئێوەی تیا دەسەڵاتدار نەبن لە ڕاستیە ئێمە هەرێممان ئەوێ حتا سەر بەخۆ بین بەڵام بەبێ ئێوە لە ڕاستیە بەبێ دەسەڵاتی پارتی و بنەماڵی بازانی و هاو ئاخۆڕەکانی لە حەقیقەتە باش نییە ئەمە ڕاستیەکەیە ئەمە حەقیقەتەکەیەتی هەمومان ئەو ڕاستی ئەزانین 33 ساڵە کام ئازادی کام ماف کام داد کام یاسا کام ئەرزوو کام ئاسمان و کام زەوی چیتان کردو بۆ ئەو میلەتە تا فشەفشی بەسەراکەن زەحمە نەبێ هەر بەڕاستی ئێوە شەرم ناکەن پارتی و بنەماڵی بازانی باسی هەرێمەکەن ئەم هەرێمە 33 ساڵە بۆچی دوو کەرتە زەحمە نەبێ ئەم هەرێمە بۆچی دوو هەوایە زەحمە نەبێ ئەم هەرێمە شی ئەوە ڕسوای کرد و زەلیلی کرد و سوچی کرد تو شەرەف و وجدانتان کەنیتانە ئێمە یا ئێوە تازە بە تازیێن هەڕەشە لە ئێمەکەن 33 ساڵە چێ دەستی ئێوەی گرتبوو پارتی وێشێتی ئێمە یان چاوچنۆشی خۆتان ئێمە یا گیرفانپڕکردنی خۆتان ئێمە یا فەساد و بێڕەوشتی خۆتان 33 ساڵە بۆچی زەڕێ ئادەلیتان نەهێنا کە نەتانهێنا ئەوەیشی کە هەبوو ئەویشتان کوشت و ئەویشتان لەناو برد بۆچی هەرچی زەوی و پارەی ئەو وڵاتە هەیە برتان و خەڵکیشی هیچ چی ئەمانەی کە زەحمە نەبێ ئێمە یا ئێوە چی هەرێمی ڕسوا کرد لە ئاسی ناوچەیە لە بەردەم ئێرانیەکانە لە بەردەم تورکیایە لە بەردەم عێراقا لە بەردەم ئەمریکیەکانە لە بەردەم فەڕەنسیەکان لە بەردەم ئەوروپا لە ئەمریکا ئەمانە چی هەرێمی کوردستانی ڕسوا کرد ئێمە یا ئێوە پارتی بنەماڵی بازانی وێژێتی کە چێ بەڕاستی هەرێمی ڕسوا کرد بۆچی 33 ساڵە ئێوە نەتانتوانی لەشکرێکی یەکگرتووی نیشتیمانی و نەتەوەیی دروستکەن بۆ پاراستنی ئەم وڵاتە زەحمە نەبێ 30 ساڵی ڕەبەقە ئارام ئەحمەدەکان هاوار بۆ ئەماکەن بۆچی نەتان کرد خەتای ئێمە بوو بۆچی 33 ساڵە نەتانتوانی ئاسایشێکی یەکگرتوو دروستکەن لە ساخۆ تێوە بیارەوە هەتاوەکو نازانم لە تێوە بیارە هەتاوەکو ساخۆ تاوەکو حدودی مووسڵ ئەلەم بابەتانە بۆچی نەتان کرد چێ ڕێگەی لێکردن بەڕاست ئێمە بووین بۆچی نەتان کرد
بۆچی ئێسای دوو مرور دوو شەپقەیەکی ئەمەی جیاوازە نازانم چی ئەمەی ئاسکەریوانە دوو پۆلیس دوو ئاسایش دوو دەستگای زانیاری و پاراستن و ئەرم بابەتانە دوو ئەرز دوو ئاسمان دووەر هەموو شتێ شێ زەحمەت دەبێ ئەم هەرێمەی ئاوا دەکردووە ئێمە یا ئێوە هێشتا ئێوەش هەڵەشە لە ئێماکەن چ منطقێکە بەڕاستی ئەوە چ بێڕەوشێکی ئێوەیتیان کاکە چی دەستی ئێوەی کرد بۆچی نێتان کرد کاکە بۆچی لە 33 ساڵی ڕابردووە حەزمە کرد یەکێتی و پارتی حکومڕانیان بکردایە ئەمەندە شەریف بوونایە ئەوەندە محتەرەم بوونایە من سەربازێکیان بوومایە بەڕاستی باشە ئاوات و ئامانج بوو کە ئێوە لە دوای ڕاپەڕینەوە بە جۆری حکومڕانیتان بکردایە کە هەموومان شەنازیمان پێوەکردنایە کە هەمومان متەیە بەعس ئەولاترشێ حکومەتێکی خۆماڵیمان هەیە کە خزمەتی هەمومانەکە بە یەک چاوە سەیرمانەکە باشە نەگوکو مەسعود بازانی تو لەوتانجیەکانی خۆی بە هەموو شتێک ئەزانێ بەڵام ئێمەی هەرپی ئینسانیە لە ڕاستیە ئەمە کڕۆک و ماهێتی بنەماڵی بازانیە ئێمە 33 ساڵە هاوار ناکەین زەحمە دەبێ ئەی بۆچی تەنها بۆ یەک جار ئێوە گوێتان لە ئێمە نەگرت پارتی و بنەماڵی بازانی نوێشێتی زەحمە دەبێ بابە بنەماڵی بازانی سەرانی پارتی سەرانی یەکێتی ئێوە بە دێژایی سلانی کەم ئێمەمانان 25 ساڵە هاوارەکەین ئێمە تەنقەی ناکە هەر بە ئینسان نەزانی مشکلە نییە لەگەڵ بنەماڵی بازانی و مەسر و ئارن بابەتانە کاکە واتان بزانیایە ئێمە کۆمەڵە سەجێکی ئەم نیشتیمانی بەڕاستی باشم ئێخۆ 30 ساڵە ئەم سەگانە ئەحەپێنن ئەم سەگانە ئەقروسیێن با بە حسابی یەک سەگتان کردایە بۆ ئێمە بۆ زۆربەی زۆری خەڵکی کوردستان ئەی بۆ جۆری بۆ یەکجار نەتانوت ئەرێ ئەم سەگانە بۆ هاوارەکەن زەحمەت دەبێت ئەم سەگانە بۆ ئەقروسیێن زەحمەت دەبێت ئێبا جارێ بلاکەینەوە بزانین ئەمانە چین ئەمانە چی ئەڵێن داوای چی ئەەکەن چیان لێ زەحمەت ئەی بۆ نەتان بیست کەواتە نەک ئێمەمانن کە ئاوا بۆنەوە ئەقساکەم خوێڕیترین سەگی ئەم وڵاتە لە ئێوە شەریفترە بە باش ئەو ڕاستی بزانن باشە بۆی ئەو هاوکێشەیەم ئاوا کرد ئێمە 30 ساڵە هاوارەکەین بۆ ئەم نیشتیمانە کە ئاوای لێ نێبووە ئەمە ئێمە بەڵام ئێوە هەمووتان فرۆشت بەڕاستی ئەگەر ئێوە بەڕاستی دەسەڵاتێکی کورد دۆست بوونایە ئینسان دۆست بوونایە ئەبوو هێندەی قورسایی یەک پوش شەرەفتان هەبووایە شەرەف بەڕاستی ئەوەیە دەبوو نەک ئاگاداری ئینسانەکانی ئەو کۆمەلگایە تەنانەت ئاگاداری سەگ و پشیلەی ئەو نیشتیمانەش بوونایە بزانەکە دەردەکەیان چی ئەوانە چیان لێ بڕاوە چی شیلەکەیان چییە چۆن چۆنیە بەڵام ئێوە ئەمەندە بێشەرەف و بێ ئابڕوو بوون پارە کشۆری کردن ئێوە بەڕاستی شەوە سوورەکان ئێوەی کوێر کرد لە حقیقەتە ناولینی کشوژنەکان ئێوەی کوێر کرد لە ڕاستیە باشە ئەمەیە ئێمەتان وەدەرنا ژیانتان لێ زەوت کردین دەیان سەردەشت لە کوردستانە بەدەستی ئێوە تیرۆر کرا زیندانەکانتان پڕ کرد لە ئازادی خواست باشە لە ڕەخنەگر بە ملیۆن شەقتان لەم کۆمەلگای ئێمە لەم میلەتەی ئێمە هەڵدا هەرچی بێژی و سەرسەری خێڕی و لومپن هەیە ئێوە کردتان بە پاسەوانی خۆتان و لە گیانی ئێمەتان بەردا ئەوانە حقیقەتەکانی ئێوە لە ڕاستیە 33 ساڵی ئێوە تەنها پیاوە خێڕیەکان تەنها جاشەکان تەنها دژە نیشتیمان و دژە کوردەکان لە خۆتان کۆکەنەوە 33 ساڵە ئێوە لە هەر کۆڕانەکە خێڕێکی تا بووبێ ئێوە بردوتانە کوتانە بە یەکێتی و پارتی شەختان پێ لە خەڵک هەڵڵا بەڕاستی باشە هەر لەبەر ئەوەیە ئێستا ئێوە بوون بە قوتابخانەیەک بۆ کۆکردنەوەی هەرچی گەجەل و گوجەل و خێڕی و سەرسەری هەیە کە لە ئێوە یەک پیاوی شەریفتان تێنێ تەحەدا ئەکەم بەڕاستی یەک پیاوی شەریفتان تێنیە باشە ئەوەی کە ئێستا لەگەڵ ئێوایە نانی ئێوە ئەخوا چەکی ئێوەی پێ یەک شەریفتان تێنێ لە ڕاستی باش ئەو بخەنە نوێشە خۆتانەوە یەک ئینسانی محتەرەم لە ئێوە نەماوە لە ڕاستی چونکە ئینسان ئەگەر ئەوەنە کەرامەتی هەبێ ناتوانێت سەعاتێ لەگەڵ ئێوە ڕێ بکات ئێوە بۆچی چارەنووسی ئەم وڵاتان دای دەستی کۆمەڵێ دوو لە ڕووی ئێوە ملحیز و سەرشۆڕ و پارەپەرست بۆچی چارەنووسی ئەم وڵاتان دای دەست کۆمەڵێ ژنی سۆزانی لەشکرە شەشەکانەوە هەن و وجودیان هەیە زەحمەت دەبێت دای ئێستا هەڵەشە لە چی ئەکەنەوە ئێمە ڕاستمان کرد یا ئێوە و پیاوە پوتەکانتان ئەو پیاوانەی کە تەنها بۆ پارە دەستێگرتەوە بۆتان کامان ڕاستمان کرد 30 ساڵی ڕەبەقە ئەوە ئێمەی دیفاعەکەین لە هەرێمی کوردستان ئەڵێن ئەمە مەکەن مەدزن مەکوژن مەسووتێنن ئەمە مەکەن ئەوە مەکەن ئەوە مەکەن ئێمە 33 ساڵە بە ئێوە ئەڵێن کەچی هێشتا بنەماڵی بازانی تۆی هەڕەشە لە ئێمەکەی 33 ساڵە ئێمە هاوارەکەین بۆ ئەوەی ئێوەی دزوجەدا ئەم هەرێمە نەفرۆشن بەڵام ئێوە هەمووتان هەڕاش کرد و هەمووتان فرۆش لە ڕاستی ئێستاش بڕۆن بە ئەوان دیفاعتان لێ بکەن کە 33 ساڵە تاڵانەکەن و ورک پانەکەن و لەم نیشتیمان و لەم هەرێمە ئەجزن و تاڵانیەکەن ڕاستی بچن بۆ لە ئەوانە مێن بۆ لای ئێمە مەسعود بازانی نەیەوی ئێمە 3000 پیاوین
برو مسؤول بازاني 3000 پیاوەکە بێنە با ئەوان بۆ دیفاع لە هەرێمی کوردستان کردکە بچۆ ئەوانە بێنە سوال فڕۆکەیان مەکە بینێنی بۆ تورکیا لێشەوە بۆ ئەوروپا وەکو پیا و بڕۆ بیانە شەڵیان پێوەگای پیاویت باشە باوە 3000 بێن دیفاعکەن لە سامانە دزیەکانیان ئەوانە دیفاع بکەن کە ئۆتۆمبیلەکان بای 9 ملیۆن دۆلارە و ئەسپێکیان پێ بای $10,000 و ئەو بە پیاسە بەلەنجە بۆ خۆیان پیاساکەن نازام کوڕی نێچی و کوڕی مەسوول و کوڕی شێ بوو با ئەوانە بێن دیفاعکەن بەڕاستی با ئەوانەی کارگروپ بێن دیفاعکەن با ئەوانە ستێرە گروپی نێ مەسوول بازاری و نێچیر و ئەوانە بێن دیفاعکەن زەحمەت نەبێ با ئەو هەموو ڕێزم بۆ ئێوە هەیە لە سلۆش و گەیە بێن دیفاعکەن کە لە شاشەکان و پیشانتانەدا لەساس ئێوە زۆر مۆدێڕن و پێشکەوتون کۆمەلگاکەتان بێ ئەخلاقەکە زەحمەت نەبێ با ئەوانەی گوندی ئەڵمانی دیفاعتان دەکەن کە گوندێکتان پڕ کردووە لە شفرۆ زەحمەت نەبێ با ئەو سمزل و مەمکەزلانە لەسەر شاشەکان دەرەکەوتن ئەوانە بێن دیفاعتان دەکەن زەحمەت نەبێ یا لەش ئەستەر و سەماکەرەکان بێن ئەوە ڕاستەکە با ئەمە بێن ئێوە دیفاعتان دەکەن کوا ببورن بەڕێزە وسرکەوتن بۆ کولی ئامی شاریکەوتن دەخوازم و کوردەکان هەمیشە سەرکەوتنی گەورە بەدەستبێنی و ڕێز و سڵام بۆ جەنابی سەرۆکێ و ڕێز و سڵام بۆ برا گەورە کاک مەسعود بارزانی هەیە دڵنیا بن ئێمە ناوەستین کەرکووک ئازاد دەکەن کەرکووک هەر موکی خۆمانە و هەر سەر بە هەرێمی لە ژووری نووسنەوە دانیشتووە لە ژووری نووسنا زەحمەت نەبێ لە ژووری نووسنا دانیشتە دیفاعمان لێکە مەسعود بارزانی بڕۆ ئەوە بنێرە با دیفاعی لێکە ئەوە لە شوێ فازڵ میرانی ئەوە بەرە سکانی کە زەحمەت نەبێ کاکەوە بۆ سکان واکە فازڵ تۆ کێ ئەو ناپیاو بووی فازڵ میرانی ئەوە بەرەوە هاواری ئەوەیە کە بە قوربان بی بە سکانی کە لە کونیەکان لە هەر هەموو شتێ مەسلحەتترەوە بۆ سکان واکە با بچاوە ڕاستەکەی بن با ئەمە دیفاعی لێکە لە ژووری نووسنا خۆی پێچاوەتەوە ئەوە عینێکی چاو کردو و ئێمە ئەوەکەین و ئێمە ئەوەکەین کورە بە قوربانێ بم یەک فیشک بەلاتا بڕوە لە هەر لە قولەپێتەوە میزێتە خوارەوە تۆ هیچ ژووری نووسنی هینی شەڕە فیشک نیت تۆ قوتابخانەکەی بازانیت کە هەمیشە پشتەکەن پانە لە جادێ قیرا بەڵام کۆی تەنگانەیە بە وەکو مشک هەر هەمی ڕاکە ئێوە باشە ناسین کاکە ئێوە باشە ناسین مێژوتان چۆنە پات و زێ ڕەڤانی و ئالم بابەتانە ئێوە قارەمانەکانی شنگاڵن 8,000 ڕاکەفانی لێبوو 200 داعش هەمووتانی ڕاونا ئێستا تۆ بەم خانمە بەمە ها شەو تا بەیانی خەریکە لەگەڵ فازڵ میرانی ئەمانەیە بەمانە ئەتانێ ئەوە بکەن ئەمە ئیشەکەی پارتی و لە کەرکووکە ئەمە ئەڵێ بۆ ڕیشوی سمێڵمان نایەبانی ئەمە ڕێک ئەوەی ئاجیزەن ئەمە پەیکەری پێشمەرگەیە ئەها حکوومەتی عێراقی چون لە کەرکووک ئەوەتان کرد ئاڵاکەی کوردستانیان لێ کردەوە ئەوە تا ئاڵای عێراقیان پێ هەڵکرد پارتی بنەماڵی بازانی ئەمە ئیشەکانتانێ ئێوە زەحمەت نەبێ ئێستا ئەتانەوێ بەم لەش فرۆش و سۆزانیانەی دەوروبەری فازڵ میرانی کە ژن نایێ بەلایە بڕۆ دەستێکی بووە بە ئەتەوێ بەوە دابنیشی ئەوە بکەیتەوە ئەوە حاڵ و ئەحواڵەکەتانە چێ دژی هەرێمی کوردستانە کێ ئێمە و هەرێمی کوردستان لە خەتەردانین ئێوە لە خەتەران با ئەو هەموو هاوڕەگەز باز و ئەوانەی کە ڕێکلامتان بۆ لە شاشەکانەوە باشە یا ئەو هەموو سەرمایه‌دارە هەڵتۆقیوە باچن دیفاعتان دەکەن با قەیوان و 5-6 براکە بڕۆن دیفاعتان دەکا زەحمەت نەبێ با مەلا یاسینی گۆرەوی فرۆش بڕات دیفاعکە کە لە سایەی ئێوەیە بووە بە خاوەنی $10 ملیۆن با شاسواری دست بڕات دیفاعکە سنی خۆی بنێ بە گولەوە کە خاوەنی $1 ملیار بە دزی و تەڵێن لەژێر سایەی ئێوەیە با ئەو هەموو سەرمایه‌دارە ساختەچی و هەڵتۆقیوە بڕات دیفاعکە کە بە عەرزەکانی کوردستان هەموویان دزی کردیان بە شۆقە و فێلەوە ئەم بابەتانە با ئەوە بڕات دیفاع لە وڵاتە بکە زەحمەت نەبێ ئەمە ڕاستیەکەیت ئەمە واقعەکەی ئێوەیە لەبەرەوە من لێرەوە بە پارتی و بنەماڵی بازانی 20 زات بۆوان ئەڵێم خەڵکی کوردستان دژی هەرێمی کوردستان نییە خەڵک بۆیە لە ڕیزەکانی ئێوە وێشێتی و فڵانسای خۆیان بەکوشت بۆی ئێمە بین بە خاوەنی دەوڵەتێک بین بە خاوەنی کیانێک بین بە خاوەنی هەرێمێک ئەم هەرێمە بە بۆنەی شەڕی خلیجەوە دروست و خۆ بەرهەمی ئێوە نییە کاکە هەرێمی کوردستان بەرهەمی شەڕی خلیجە بە بۆنەی ئەم شەڕەوە دروست بوو ئەم هەرێمە ئێوە هاتنەوە سەر حازری هەمووتان دزی هەمووتان تاوان کرد بە دزیتان کردە ڕاستیان ئەمە حقەتی ئێوەیە کەواتە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێوە هەرێمتان فرۆشت ئێوە حەزان فرۆشتان کرد
بەڵام ئێمە 30 ساڵە داواکەین و هاوارەکەین کەم هەرێم مەفرۆشن ئێوە هەر فرۆشتان بەڕاستی ڕووتان ڕۆژ بێ لەگەڵ ئەبوو جەهلە باش نییە بۆ چێقەی گەچێ بە چاوانە کۆش کرد وەڵا ئەوەی کە بڕوات ئینکە کە بڕوات ئەوە بکات ئێمە داعشینین بە دادگا چی بە دەستگاکەک ئەدێ بڵێ ڕەخەنە پارتی مەگرن ئەوە ڕەخەنە هەرێ مەگرن نەخێر هەرێ کاکە ئێمە هەرێمی کوردستان بە گیان و بەدڵ ئێپارێژین بەڵام ئێوەی تیانە بن باش نیە کاکە خەڵکی کورد دەسڵاتی ئەوەی قبوڵ ناکە من بە پارتی بنەماڵی بازیان دەڵم قەسەم بەخوا بدەوێت خەڵک دژی خۆتەوە دژی ئەو هەرێمە کە داخی ئێوە خەڵک دژی هەرێمەکەیشە مەگەر هەموو کورد بگیت کە هەموو کورد دژە باش باشێزان بەڵام من لێرەوە بە ئێوە ئەڵێم هیچێکێک لە ئێمەمانان دژی هەرێم ئەو جوغرافیایە یا ئەو چوارچەوەیە نین ئێمە دژی دەسەڵاتی ئێوەی یعنی ئێوە ئەمەندە چەپەڵ ئەمەندە پیسن ئەمەندە گڵاون ئەوەندە تەعداتان کرد لە ئێمە ئەوەندەتان دزی ئەوەندەتان ئەوە کرد خەڵک ڕقی لە هەرێمەکە شەڵە کاکە ئەم هەرێمەم هەر ناوێت سندان لێ بە مادەم ئێوە حاکم تێیە باش نییە بۆیە هیوادارن کە هەرێمی کوردستان ببێنێ بەڵام بەبێ ئێوە هیوادارن کە ئێوە ئاسەواتان نەمێنێت ئەو کاتە ئێمە متتەحەبین بەڕاستی ئەمە ڕاستێکەیە لەم بەدەر شتێکی ترم نییە هەربیستم ئەو وەڵامی بدەمەوە بە پارتی بۆ ئەوەی کە تێبگا ڕاستیەکان چۆنە بۆی تێبگا کە ئەم هەرێمە ئێوە ڕسواتان کردە ڕاستیە ئێوە زەلیلتان کرد ئێوە فرۆشتان و ئێوە تاڵانتان کرد مەسعود بازانی تۆ خاوەنی چەندی سامانەکەەوە نێچیر لەسەری بێخمەوە تۆ ئەدزی مەسعود بازانی خاوەنی چەندی زەحمەت دەبێ سەرانی پارتی خاوەنی چەند سەرانی یەکێتی خاوەنی چەند کاکە پاوڵ و کاکە قوباد و کاکە فەتاح و کاکە ڕەزاق ئێوە خاوەنی چەند زەحمەت دەبێ چەندتان دزیوە شانازە دەست ئەوە لەکوێ شانازە دەست شاناز خاوەنی 10 ملیۆن دۆلاری دزیوە بەڕاستی 10 ملیۆن دۆلار باش نییە عەدنان ناوی شێم گۆرانی بێژەکە وەڵا کچەکەی خۆی یاوە بە کوڕەکەی شاناز ئێستا بەڕێوەبەری تەلەڤیزیۆنەکەی یەکێتیە بەس خەڵکی دزی و تاڵانی باش نییە کەشی ئێستا تەلەفۆن بۆ کراوە وەڵا عەدنان بێ بۆ هۆڵەندا لەوێ گۆرانی بڵێت و تکتەکەی بە 40 دۆلار وەڵا ئەوەی بێ بۆ هینەکەی بۆ جۆرە گۆرانی تۆ بگرێ عەدنان جان لە تۆ کەم و کورتترەوە باش بزانیت لە تۆ سووترە ئەوەی بێتە کۆنسەرتەکەی شەو عەدنان باشە تۆ کەی هونەرمەندی تۆ خۆفرۆشی هونەرمەندی چی تۆ خۆفرۆشی دو تەواو بەسەر چووی لە ڕاستیان هونەری شتی چی کاکە هونەرێ کە تەنها بۆ پارە بێ وەکو ئەو سۆزانیە وایە کە نەشی خۆفرۆشێ لە پێناوی پارەیان بەڕاستی لەبەرەوە ئێوە هیچ نین ئێوە هونەرمەندی بەڕاستی لەبەرەوە من لێرەوە بە پارتی و بنەماڵی بازانی ئەڵێم هیچ کەسێک لە ئێمەی خەڵکی کوردستان دژی هەرێم و چوارچێوەی هەرێم و ئەلم بابەتانە نییە کاتێ ئارام مەحمەوەڵێ بڕوخی قەوارەی هەرێم نەمێنێ هەرێمی کوردستان یعنی نەمێنێ پارتی و بنەماڵی بازانی و هاوا خوڕەکانی يعني أمانة نبين براسي يعني قباد نبينه يعني دسرات كي باتيجي نبينه باشا أما الله الواقع تيبقن لجيناري هري مكايا خوتان مشارنا قلت كلمانشي ميت قسناكم ديما خالي كوتاي شو قاتان خوش به إن شاء الله لا كاتي ترايا مو خدمتان بولا يفك لسدس دروس نو جد كانوا يتبي مويه حقي خوي مياوتي بو قسە قۆڕەی کە پاتی ئەڵێ ئەوەی دژی هەرێمی کوردستان بێ ئێمە ئەین بە دادگا ئێمە هەموومان دژی ئێوەین چیژێکی بڕۆ بیکە زەحمەت بەخوا تەواو بووی پاتی بنەماڵی باجانی و چتیان بەخوا هەمووتان فلیتۆ بوون با باش بزیان تەواو بوون بەسەر چونکە بەسەر ئەزانی چۆنە هەر خۆتان بیر بکەنەوە هیچ دەسەڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لانی کەم لە 200 ساڵی ڕابردووە نەشۆتە 50 ساڵ و ئەوانە بس صاصو مثلا نشوت 50 سال و 60 سال وانم خلال السيا لتشلا كوتاي بياتو ايوش كوتاي تنبيه تواو عند صاتيام صوتي ناو الراس همي كداي انين بو كاتفي بدانا صاتي بس 6 سال هبي امان باتشي هبي امان باتشي بيان شبي اود هدات انين دبروا ايوا كوتاي تنبيهاتو بوي هي دارم خلشي كلوسا كشنا بديني وبديل شيء على بابتانا يعني لو بيتان وايا كما كان شي بديلني تشرف وجدانتان تخو عيبني ايوا خلق بملكا قالم اي بديل شيء يعني كما كان شي اتواني شي اكلتني كي وا اتواني حكم راني كابلا ما محمد اتواني ها ناتواني براسي فاصل ميلاني اتواني حكم راني بكا بلام عبلاي ملانوري ناتواني بلام دكتور غالب ناتواني بلام فلان في سركان ناتواني وشي ناتوان زحمة النبي هنري أمل شيء ها بديل شيء يعني بهمان بديلين بديل شيء كاك
دولاتي وكو هرمي كسان وبريوا بابا بيجاني يعني ولاتي مسعود بارزاني بريوا بري بو اقلوا ارى محمود نتاني بريوا بري شوش تي والو اي بوخسيه كان براسي كاكا ها بانجا بايم بقيت صيوكم مسعود بارزاني مسلول ونيشير فلان في سلم بابتانا بس معرفه به بس زانستم به بس عقلي برا وبدن به بابا بيجان باوم ماشن كمن اواق ساكمو يسخل وابي لكاتور ارى محمود قساك سو توريا اي بابا دودو شوتك الله وكما قبل هو اسلوب قساك من توراني بكاكا من قد تورانيم اويك ارى محمي ساعاتي بيني بي لقلم دانش به ازاني كم كسي توراني حسسوا الارام براسي بشرني بقي من او ارى محمي دي بيت شو كريني بتعود انا ارام براسي بلام كاواق ساكم هو فني قساكتنا ابي اواقسم كده راسيه بو اويكا امانه رسوا وتروبكي بهمو بيوانيك شو قاعد خوش بيت اخواتنا لقال عزيزاني ارى محمد حرمتي زور بوتان هي عزيزان هو والله ما كمان بوتو بخير تا شوي قلت اخواتنا